پەیامی من ئەمڕۆ وەکو 8 مارس پیرۆزبایی لەسەر جەمژنانی کوردستانەکەم و بە تایبەتی ئەو ژنانەی کە تێئەکۆشن بۆ نیشتیمان، تێئەکۆشن لە پێناو ئازادی، تێئەکۆشن لە پێناو سەربەستی خۆیان و 8 مارسی وادارم ببێتە ئەوەی کە ئیتر ژن کوشتن لە وڵاتەیە کۆتایی پێبێت، کۆتا ناخۆشیەکان بێ بۆ ژن، هیوادارم بتوانین ژنان لە ئاستێکی باڵا خۆیان ببینەوە. چونکە هەر ژنێک لەم کۆمەڵگای ئێمەدا زۆر لەوە گەورەترە کە تیرۆر بکرێ بە ناوی شەرەفەوە و پیرۆزبایی لەسەر جەم ژنانی کوردستانەکەم و بە تایبەتیش لە دایکی شەهیدان، لە خوشکی شەهیدان، لە کەسوکاری شەهیدان، پیرۆزبایی لە خۆمان و لە تەواوی ژنانی کوردستانەکەم. ڕۆژێکی ژنانە خۆشحاڵین بەم ڕۆژە هەموو ساڵی لەم کاتەیە زۆر پێ خۆشحاڵ بووین. وەڵڵاهی مافی ژنان حەقە پێشکەوتوو بێ، ئەم دیادەیە نەمێنێ کە لە کوشتن و سووتاندن و ئەمە زۆر شتێکی ناشرینە، زۆر ناڕەواییە. پیرۆزبایی لە هەموو ژنانی جیهانەکەم، ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانە، پێویستە ژنان لە بەرامبەر توندوتیژەکانی خۆیان بێدەنگ نەبن و پێویستە یاسای مافی ژنان بێتە دەنگ لە بەرامبەر توندوتیژی ژنانە. لە وڵاتی ئێمەشە زیاتر ژنان هەر بۆ بینن کە هەر لە ماڵەوە بن، هەر لە کۆنەوە بۆ هاتووە، ئەبێ بربەستە لا بچێت، بەڵام بەچی لاچێت بەوەی کە ژنانیش بەرامبەر توندوتیژەکانی خۆیان بێنە دەنگ. من ئیشەکان کاری خۆم دروستیانەکەم و خۆم ئەرزیانەکەم و لە کڵاو پێک هاتووە لە هەموو ئیشە کولتوریەکان زیاتر. ئێمە هەین ژنان هەیە، هیچیشمان لە ژنانی وڵاتانی دەرەوە کەمتر نییە. ئێمە ئەبێ ژناتی خۆمان بسەلمێنین، شەر ئەوە نییە ئینسان هەر بڵێ کە من هاوسەرگیریم کرد ژنم، ئەبێ بتوانی کە بێ هاوژینیشبی بتوانێ سەقاچەکانی خۆت بوەسیت و خۆت بسەلمێنی. زۆر گرنگە لەوە گرنگ، یعنی بەلای منوانی لە هەموو شتێک گرنگترا چکە بۆ لە تقریبان چەندەها ساڵ پێش ئێستا خەڵک محتاجی دەستی باوەک برا، یان ئەگەر لی بقەومایە هاوسەرەکەی بمردایە، یەخود ئەگەر کەم دەرامەد بواە ئەبووە خەڵک یارمەتی بە هاوکاری بکردایە. بەڵام ئێستا من ئەڵم ئەو ژنانێک کە کاری دەستی ئەکەن یەخود هونەرێکیان هەیە یان شتێکی جوان لە بیرۆکەیانە هەیە، باش شتەکانیان عەرزکەن. یعنی ئەوە نەماوە کە ئێمە دابنیشین دیری دەستی خەڵەکەین و چاوەڕانی بەرامبەرەکەمە من کە هاوکاریمان کەن. وڵی پەیامی من ئەوەیە خۆیان باشتر پەروەردە بکەن کە ئەو توندوتیژیە زیاد ژنان زۆر دێنە دەرەوە، ئیشی خۆیانەیە، پیشەی خۆیانەیە. ئێمە سەردانی ئەو کەسانەمان کرد لە ڕۆژی بڵێن 1/3 سەردانی ئەو کەسانمە کە پیشەی خۆیان بوو، دەستخۆشیمان لێیان کرد لە ناو بازاڕە، بەڵام ژنان ئێستا زۆر پێشکەوتون و ئیشی خۆیان هەیە. والله ڕۆژێکی زۆر خۆشە و عید المەرئە زۆرتان پێ مقدسە لای لە کووردا. سپاسی دەکەم لە هەمووتان کورد و هەموو ڕۆژئاوا. والله ئەو ژنانە ئینو مەسەلەن حقوقی وێ هەیە، ئینو هەمووتان ماڵ ئیش بکێ، ژن چۆن یعنی پڕ تشتێکە خۆشە ئەنو ژن مقدس بێن و وێ ئیهانە نەکەن و